ایتر گوتوبیشە کە دەگەل بەڕێز معت فؤاد عبد سعید النجار کاندید پارتی دموکراتی کوردستان دەکەین کو ئەف چەند ڕۆژێکن بانگەشە دەست پێکریە ئیتر چەند ڕۆژێکژی ماینە ji bo vê çendê ku zûrtirîn deng zûrtirîn kursîyan bi dest bixîtin. Beriyan ajî min amaje pêkir beres meetû xêratî ji bo Kurdistan 24 ku min got ji 2005 heta 2021 partî wek hizib yêkem bûye li ser astê Iraqê û yêkem bûye li ser astê Neynewa. Bo min behes kin weke wezî we çawa ye pêşbîniya çi digenek? اهلا وسهلا بكم جەنابەت و لە بینەرانی کوردستان چوار شەرەفمەندم کە لەگەڵ ئێوە لە پارێزگاینێنەوەوە من فواد نەجارم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 275 کە ئاماژمان سازان و هاوسەنگی و شەراکەتە من پێم وایە کە لەم هەڵبژاردنەدا یاخۆت لەم قۆناغەدا کە ئێمە پێدا تێدەپەڕین خەڵکی نینەوا و مووسڵ بە شێوێکی گشتی وا دەبینن کە پارتی دیموکراتی کوردستان داهاتوێکی ڕوونی هەیە هەروها پابەندە بە هاوبەشی نێوان پێکهاتەکانەوە هەر لەبەر ئەوە ئێمە پێمان وایە کە لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست دەهێنین چونکە پارتی شانازی بە پێکەوە ژیان دەکات ئەو شانازیە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو شانازیە دەگوازێتەوە بۆ نینەواش چونکە خەڵکی مووسڵ کاتێک دەچن بۆ گەشت و گوزار دەچن لە هەرمی کوردستان ئەو پێکەوە ژیانە دەبین ئەو ئاوەدانیە دەبین دەیانوێت پارتی ئەو ئەزمونش لە نینەوە دووبارە بکاتەوە ئەمە وا دەکات کە خەڵکی نینەوە زیاتر و زیاتر بچنە سەر سندوق و دەنگ بە 275 بن. باش تەوەقعاتت وە چنە؟ یعنی گۆری ئەو پلان و بەرنامەیە هەنگودانای وەکو پارتی دموکراتی کوردستان لە پارێزگاهان نینەوە پێشبینی دەکەن پارێزگاریە ji dengên xwe bikin yên 2021 hêngo bi dest xistîne yan plana we zûrtirîn dengin li parêzgeha Neynewa û teweqع dikin çend kursiyan bi dest bixin. بە کوێرەی ئەوەی کە لە بەردەستماندایە و ئەوەی کە لە شەقامدا دەیبینین و ئەو ڕاپرسیانەی کە کراوە من پێم وایە کە پێشوازیەکی زۆر فراوان لە پارتی دەکرێت لەلایەن خەڵکی نینەوەوە ئەمە ئامارەکان پێمان دەڵێت چونکە پارتی ڕێگێکی قوڵی هەیە 76 ساڵە خاوەنی مێژووە خاوەنی پرۆژەیە خاوەنی بنەمایە هەر لەبەر ئەوە من پێم وایە کە هەڵبژاردن لە بەرژەوەندی ئێمە دەبێت هەروەها کورسیەکانمان زیاتر دەبن تەنانەت کورسیەکانمان لە ساڵی 2021 زیاتر دەبێت ئەمە بە گوێرەی ڕاپرسیەکان باشە کینە ئەوێن دەنگی دەدەنە کاک مەعەدی یان دەنگی دەدەنە پارتی دموکراتی کوردستان لە سنوورێ نینەوە ئەو بۆچی دەنگی بدەنە پارتی؟ ئەوەی کە پێیوەستە بە ڕەشنووس و یاخود پێویستە بە ئەو ڕاپرسیانەوە کە کردومانە لە نێوان کۆمەڵی خەڵکی جیاوازدا لە پارێزگەنینەوە خەڵکی ڕۆشنبیر مامۆستا کرێکار مۆزەف خەڵکی کاسب خەڵکی ناوچە پیشکەوتوەکان خەڵکی ناوچە ئاساییەکان ینی ئەو ئامانجێ کە هەمان بۆ لە ڕاپرسی خەڵکدا بۆ ئەوەی بزانین کە پارتی پێگەی چۆنە بێگومان پێگەی باش بووە هەموو پڕۆژ هەموو ڕاپرسیەکان دەری دەخەن کە پێگەی پارتی زۆر باشە چونکە پارتی پشتیوانی نینەوە دەکات پارتی خاوەنی پڕۆژەیە من پێم وایە کە خەڵک ڕۆشنبیرن وەکو دەڵێن خەڵک چاویان کراوەتەوە پێشکەوتن دەبینن لە هەرێمی کوردستان دەیانوێت ئەو پێشکەوتنە بگاتە نینەواش پشتیوان بەخوا پشتیوان بە سەرۆک بارزانی و پشتیوان بە جەماوەری پارتی ئەو پێشکەوتنە دەگەنینە نینەواش زۆر باشە ڕێژەیە دەنگدانە یان بژن دەنگدەرێن پارتی لە نینەوە چه ئازدایە مەبەستا من دەناوبەرە پێکهاتە و نەتەوەیاندا ئەنیش بلی کوردان عەرەب تورکمان ئێزیدی کریستیان کاکێیی فەیلی ئەوەژی ڕێژا دەنگدەرێن پارتی زۆرە دناڤاواندا
بە گوێرەی ئەو ڕاپرسیانەی کردومانە لە ناوەندی پارێزگانینەوە کە مووسڵە ئێمە لە 2021 ڕێژەی دەنگدان کەم بوو بە شێوەیەکی گشتی ساڵی 2021 بۆ هەموو پارتەکان ڕێژەی دەنگدان کەم بوو چونکە خەڵک بەشداریان کەم بوو من پێم وایە کە ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر خەڵک دەچن بۆ دەنگدان ڕێژەیەکی زۆریش دەنگ بە پارتی دەدەن باش ئەگەر بینە سەر بانگەشە تا جەنابێتە کاک مەعەد لە گۆری ئەوە چەند ڕۆژێکن بانگەشە دەست پێکەین ئەوە هەفتێک زیاترە بانگەشە دەست پێگیری حتمما هاتە هەسەنگاندنێک بخۆکیریە تەوەقع دەکەن دەربچن دەنگی پیوز بدەست بینن دە هەمان دەمدا ئەگەر دەرچوون مەگرتی سوبەهی بوونە ئەندامی پەرلەمانە عێراقی ئەندامی ئەنجومەنە نوێنەرێن عێراقی دێ چیکەی بوونەینەوە ئەوەی کە پەیوەستە بە کاری منەوە لە پارێزگانینەوە ئێمە پێش ساڵێک دەستمان بەکار کردووە هەڵبژارد ئێمە ئەو بانگەشەی کە دەستمان پێ کردووە بانگەشەیەکی زۆر فراوانە کار و ئامانجمان جیاوازە بە تایبەتی لە بواری تەندروستی لە بواری خوێندن لە بواری هێنانی وزەی خۆر بۆ قوتابخانەکان ئێستاش کار لەسەر کردنەوەی پرۆژەیەکی گەشتیاری لە نێوان ئیسپانیا و نینەوە دەکەین ئێمە کارمان کردووە بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە لە نێوان ئیسپانیا و نینەوە بکرێتەوە کە جۆرێکە لە ئاڵوگۆڕی کللتوری واتە ئەم پرۆژەیە سوودی بۆ عێراق و سوودی بۆ نینەواش دەبێت باشە کاک مەعەد هەنگدە بانگەشە خۆ هەڵبژارتنان داد بێژنە دەنگدەریت بێژنە خەلکێ نینەوە خەلکێ مووسڵ دەنگی بدەنەمە وەکو پارتی دموکراتی کوردستان ئەم دەسوزێ دەینەنگ و ئەو تەجروبە ناجح و پێشکەفتی و خۆشگوزەرانیە کول هەولێر و دهوکی هەیە دەبێت تەجروبەی بۆنگۆڤە گوەزینە نینەوە کو نینەوەش وەکو هەولێر و دهوکی لێ بکەین ڕۆی ئاوادانکردنێ ڕۆی خۆشگوزەرانکردنێ ڕۆی جادەوبانێ ڕۆی کەهرەبا 24 ساعتی ڕۆی ئاوا 24 ساعتی ڕۆی ئەو لە هەیەکە سەد قسەکەی تۆ زۆر دروستە ئەوە شتێکە کە من بە خەڵکی دەڵێم لە نینەوە بە خەڵکی نینەوە وتووە لە چوارچەوەی پلانەکانمان بە خەڵکی نینەوە وتووە وتومە سەیری ئەوە بکەنە حکوومەت یاریمی کوردستان لە دووە کۆولێر چی کردووە سیر بکەن ئەگەر حکوومەت یارم یاخود ئەگەر ئەو حزبەی کە حکوومەتی بەدەسەوەیە لە هەولێر دووەک ئەگەر بێتە نینەوە و دەسەڵاتی بەدەسەوە بێت چۆن پێش دەکەونینەوە لە کارەباوە چۆن پێش دەکەوێت لە خوێندنەوە لە ڕووی ئاو لە ڕێوەبەرهێنانەوە نینەوە چۆن پێش دەکەوێت ئەوە بە خەڵک گوتووە باشە کاک مەعەد بۆ من بەحسی خۆ بکە دومای پرسیار بڵێ ئەوە بیتر ژمارەتە چەندە و خەڵک چاواتە بناستەوە و دەنگی بدەتەتە من مەعەد فوادم معد فؤاد عبد السعيد النجار لبارتي ديمقراطي كردستان ژمارە 275 ژمارەی من 46 لە لەدایک بووم لە پارێزگای مووسڵ لە ساڵی 1970 زانستی زیندەوەرزانیم خوێندووە لە پارێزگای مووسڵ دواتریش ماستەرم بەدەستهێناوە لە ساڵی 2005 لە ئیسپانیا ماستەرم بەدەستهێناوە دواتریش ماستەرێکی دیکەم بەدەستێناوە لە زیندەزانی لە ساڵی 2009 هەر لە ئیسپانیا من سێ زمان بەباشی دەزانم عەرەبی و ئینگلیزی و ئیسپانی کارم کردووە لە چەند ناودێکی توێژینەوە هەروەها لە مەدریدیش لە باڵۆچخانەی عێراق کارم کردووە بەرنامەی من زۆر ڕوونە کار دەکەم لەسەر خوێندن و تەندروستی هەروەها کار لەسەر گەشتیاری و پەرەپێدانی ژێرخانی گەشتیاری دەکەم هەوڵ دەدەم کۆمپانیا ئیسپانی ئەوروپیەکان بێنێنەوە و بێورێنان بکەن لەگەڵ ئەوەشدا من هانی وەرزش دەدەم ڕێز لە وەرزشکاران دەگرم من وتم ڕێکەوتنێک هەیە لە نێوان لالیگای ئیسپانی و دەوری عراقی دەمانوێت پەرەی پێ بدەین کار دەکەین بۆ ئەوەی کە کەرتی وەرزش لە نێنەوە زیاتر پەرە پێ دەست خۆش کاک مەعەد ئیدیا سەرکەفتنێ بۆ دەدخوازین ئەویدارم بشێت یانزەدا دەنگێن پیوەز بەدەست بێخی ئەو کارێن نەهاتە گوتین ئیتر ببنە ئەمرێ واقع و لە نینەوە جێبەجێ بکەی
وتقول أسي زمان زانم عربي إنجليزي إسباني كرديش خو فير كخراب نية كرديش زمانك كخوشة ان شاء الله پشتیوان بەخوا فێرە بووم پشتیوان بەخوا لە داهاتوێکی نزیکدا فێری کوردیشە بن زۆر سپاس بۆ کوردستان بسو چوار سڵاو لە جەنابەت و ئێمە لە نینەوەوە سڵاو لەوەکەن کە لەکوێن هەرکوێ سڵاتان لێکن برس معد فؤاد عبد السعيد النجار كانديد بارتي ديمقراطي كردستان لسنور باريزغان اينوا سپاس